بەرجام ڕۆژاوا ئۆپۆزیسیۆن و شۆڕشی ژنجیان ئازادی. ڕافائێل گەڕووسی سەرپەرشتی گشتی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی کە ڕۆژی هەینی 12 مانگی ڕەشەممە چوو بوو بۆ تەران، ئێوارەی هەمان ڕۆژ بەشداری کۆبوونەوەیەکی کاربەدەستان و هەڵسوڕاوانی بەرنامەی هەستەیی کۆماری ئیسلامی ئێرانی کرد و پێیوتن کە ئامانجی ئەو زەمانەتکردن و تەئیدی ئاشتی خوازانەبوونی بەرنامەی هەستەیی ئێرانە. بازرسانی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی لە ئێران لەم دوایانەدا وردی لەو زەڕاتی ئۆرانیومی پێتێنراوی تا ئاستی 84% بەڕادەی کەمتر لە ئاستی چەکی ئەتۆمی لە دامەزراوەی فوردەدا دۆزیوەتەوە. هەڵبەدڕون واشکرایەکە تەوافقی بەرجام خۆی گرێدراوی گەلێک هۆکاری دیکەیە کە لەلایەکەوە ناڕەزایەتی قوڵ و بزوسنەوەی شۆڕژگەرانەی خەڵکێران لە نێوخۆدا و لەلایەکی دیکەوە هاو ئاراستەی کۆماری ئیسلامی لە شەڕی ئۆکراینە لەگەڵ رووسیا و دۆڕونەخشی وێرانگەری پشتیوانی لە گروپە نیابەتیەکان لە شوێنە جۆرا و جۆرە زۆر هەستیارەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و کەوتنە مەترسی نەزمی دڵخوازی سەرمایەداری جیهانی و لەم نێوانەدا کەوتنە مەترسی ئەمنیەتی ئیسرائیلیش کۆمەڵێک فاکتۆرن کە سەرجەم چارەنووسی بەرجام دیاری دەکەن. ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ڕۆژاوا لە هەوڵدان بەو گوشارانەی هێناویانە و دەیهێنن بێجگەلەوەی کە بەرنامەی هەستەی کۆماری ئیسلامیان لە کۆنترۆڵدا بێت، هاوکات کۆماری ئیسلامیش لە بلووکی رووسیا و چین بەدوور بگرن. مزەحەمەتەکانی لە زێدەخوازیکردن لە ناوچەکەدا کۆنترۆڵ بکەن و لە کۆتاییدا ئێران هەروە لە ناوچەی ژێرنفوزی خۆیاندا ڕابگرن. ئەوەی کە سەلمێنراوە ئەوەیە ئێستاش ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ڕۆژاوا لە حکوومەتی ئیسلامی بیهێوان نەبوون و ئێستاش هیوادارن ئەم حکوومەتە لە ئاکامی ئەو گوشاراندا لە ڕاستای سیاسەتەکانی ئەواندا بجوڵێتەوە. نەخستنە نێولیستی تیرۆری سوپای پاسداران لەلایەن یەکێتی ئەوروپاوە و هاتنی رووسی و ئەگەری دەرکردنی راپۆرتێک لەسەر بنەمای هاوکاری کۆماری ئیسلامی لەگەڵ ئاژانسیش دەکرێت سیگناڵەکانی ئەم هیواداریە بێت. لە بەرامبەردا دانی دەنگی بێلایەنی کۆماری ئیسلامی بە حکوومەتی رووسیا لە هێرش بۆ سەر ئۆکراین و دەربڕینی بۆچوونی کاربەدەستانی حکوومەت سەبارەت بە دوورکۆتنەوە لە شەڕی ئۆکراین وا دەچێ وەک سیگناڵەکانی لایەنی بەرامبەر هەڵبسەنگێندرێت. ڕوون و ئاشکرایەکە لە پشپەردەی ئەو ڕووداوە زۆرانەی لە ئارادان و زانیاری وردیش سەبارەت بە هەمویان لە بەردەستانیا، بەڵام گەلێک دیاردەبوونیان هەیە کە چانە لێدان بۆ دان و ئەستاندنی ئیمتیاز لە ئەگەری پێکاتن لە داهاتوودا لە ئارادایە، هەرچەند هەرکام لەلایەنەکان هەوڵ ئەدات کارتەکانیان نەسووتێنن. تا ئەو جێگای بە کۆماری ئیسلامی دەگەڕێتەوە دەزانێت کە لە کۆتاییدا وادار بە پاشەکشە دەبێت، بەڵام دەیەوێ ئەم پاشەکشەیە بە شوێنەیی بەرەو پێش بچێت، بە تایبەت کە لە نێوخۆدا بۆتە ئامانجی هێرشی خەڵکی ستەمدیتە و ڕەوایەتێکی بۆ نەماوەتەوە، ئابوووریەکەی داتەپیوە و ڕۆژ بە ڕۆژ ئاستی ناڕزایەتی و خەباتی خەڵک بەرینتر دەبێتەوە. تا ئەو جێگایی بە ڕۆژاواش دەگەڕێتەوە لە هەوڵدان گوشارەکان هەروە تا سنووری ڕووخان و لە یەک هەڵوەشان درێژە پێبدەن تا کۆماری ئیسلامی بگەڕێتەوە بۆ نێونەزمی جێگای سەرنجی خۆیان. بەمپەیە لە قۆناغی دوایدا ئێمە شاهدی گەلێک چانە لێدان دەبین، هەرچەند ڕۆژاوا بەردەوام ئاراستەی پاشەکشەی کۆماری ئیسلامی دەخاتە ژێر چاوەدەریەوە. سەرەڕای ئەم بارودۆخەکە خاوەنی ئاڵۆزی تایبەت بە خۆیەتی ڕاستیەکە ئەوەیە کە ئاخێزی شۆڕژگەرانەی خەڵکیێران وەک فاکتۆرێکی جددی دەتوانێت سەرجەم نەخشە و پیلانەکان تێک بدات. لەبەر ئەوەی ئەگەر هۆکارەکانی دیکەی جێقسە لە سەرکردن شیاوی کۆنترۆڵ بن، ئاخێزی شۆڕژگەرانە ڕەنگە لە ئەگەری بەردەوامبوونیدا لە کۆنترۆڵ دەربچێت. بەم هۆکارەوە لە ئێستاوە دەبێ ڕێکارەکانی کۆنترۆڵی ئاخێزی جەماوەری ئامادە بکرێت. تەمرینی ئۆپۆزیسیۆنی ڕاست لەوانە کۆمەڵێک کە ناوی خۆیان ناوە
کۆبوونەوەی جۆرجتاون خاوەنی ئەم خاسیەتەیە. دەکرێت بڵین ئاکامێکی کە بەدەست دێت لەگەڵ بەرزەوانبوونی شۆڕشی ژینادا لە ئێران ڕەنگە سەرجەم نەخشەکانی ڕۆژاوە بگۆڕدرێت و دەستێوەردان لەم بزووسنەوەدا بۆ هیدایەتکردنی بە ئاراستەی دڵخوازدا لە ڕێگای ئۆپۆزیسیۆنی ڕاستەوە کە لە ئەمڕۆدا خەریکی ڕاهێنانن بێنە دەستوری کارەوە. بێهۆنیەکە ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆن خوازیاری جددی ئەو گەمارۆیانن کە ژیانی خەڵکیان کردووەتە نیشانە و لە هەندێک حاڵەتدا خوازیاری کردداری نظامیشن لە دژی کۆماری ئیسلامی. ئەوان لەگەڵ ڕۆژاوە و کۆماری ئیسلامیش لە ئاراستەیەکی نەنووسراودا لە بەرزەوانبوونی یاخێزێکی شۆڕشگەرانە نیگەرانن. کۆماری ئیسلامی بە سەرکوتی تند و خۆڵقاندنی جنایەت دەیەوێ پڵیسەکانی شۆڕشی جەماوەری دامرکێنێتەوە. ئۆپۆزیسیۆنی ڕاستیش بۆ یەکسەرەکردنەوەی کاری کۆماری ئیسلامی نەک لە ڕێگای شۆڕشەوە بەڵکو لە ڕێگای کردەوەکانی ئامریکا و ڕۆژاوەوە پەلەیەتی. ڕۆژاوە ئەگەرچی نیگەرانە لە درێژەی شۆڕش لە ئێران، بەڵام تا ئەم ساتە کۆماری ئیسلامی بە شەرتی ملکەجبوون بە بژاردەیەکی گونجاوتر دەزانێ بۆ بەرەنگاربوونەوەی شۆڕش و لە ئێستادا بەگەشت ئاڵۆزیەکانەوە خەریکە کاری لەسەر دەکات.